بەناوی خودای گەورە میهرەبان خۆشەویستان بینەرانی بەڕێز سڵای خوای گەورەتان لێبێت لە پەیام پۆدکاستی ئەم جارەدا لەگەڵ یەکێکی دیکەین لە کاندیدەکانی کۆمەڵی دادگەری لە بازنەی هەولێر. ئەمیش مامۆستایەکی خۆشەویست دکتۆر ئەحمەد سۆفی حامید سوورچی، ناسرا بە دکتۆر ئەحمەد سوورچی. جەنابیان لە ساڵی 1970 لە گوندی ساوەی خەلیفانە دایک بووە، ئێستا لە هەولێر نیشتەجێیە. طبعاً مامۆستا وتاربێژ بووە، بەڵام لەلایەن دەسەڵاتەوە لە پێشنوێژی وتارخوێنی لادراوە. جا ئێستا بەرپرسی لە قیسۆرانی زانانی کۆمەڵی دادگەری کوردستانە. کۆمەڵک بڕوانامەی هەیە، بڕوانامەی دکتۆرای هەیە لە زانستی کەلام، جا کۆمەڵی وردەکاری تر هەیە. من دواتر لە ناوڕۆکی پۆدکاستەکە باسی دەکەین و گفتوگۆی لەگەڵا دەکەین. ئێستا ئەم کاندیدی ژمارە 3 لە لیستی کۆمەڵی دادگەری کوردستان، ژمارە 285. دکتۆر بەخێر بێت. لە هەولێر. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. خواهی گەورە سەلامەتتان کە خۆشحاڵم جارێکی تر لە پۆدکاست و لە خزمەت جەنابتان جارێکی تر بە خزمەتان دەگەمەوە و لێرە لە سلێمانی سەربەرز و خۆشەویست. یاخوا سەلامەت بی دکتۆرگیان. دەنگ و باستان چۆنە؟ دەنگ و باسی پیرەقەراتێ دەردی هەولێری ئاڵێ، دەنگ و باسی هەولێر و بانگە شەو و گەرم و کوڕی خەڵک و ئەوانە. هەولێر وەکو دەریایەکی مند و لەسەر خۆیە، درەنگ شەپۆڵ وشتی درەنگ بە دیار دەکەوی، بە نەرمی تەڕوا، پڕی ناوی بنی پڕە لە لؤلؤ و مەرجان و چاک و پیا و ساڵح و گەورە و ئەنواع و ئەشخاص خەڵک و ئەنواع طەبیعات و یعنی شوێنی فەقیرانە و شوێنێکی گەورەی هەولێر. ڕەنگا و ڕەنگە شتی زۆر سەیری تێدا هەیە. یعنی حتا کێ دەسەڵاتی بەدەست بێ لە هەولێر شارەزای خەفایا و ئەسرار و نهێنیەکانی هەولێر نابێ. بۆ نمونە لەو ماوانە هەندێک معمەلی زێڕیان دۆزیەوە لە ناو لە جەرگەی هەولێری. بەڵێ شارێکی مێژوویە، کلتوریە، زێڕیان بە کەیفخواان نازم چ لێ دەکرد. یعنی دەسەڵاتی هەولێر زۆر بە حساب بە دوای ئەسرار و شتی هەولێرەدا دەگەڕێ، بەڵام باوەڕ ناکەم کەس بتوانی لەو هەولێری چ هەیە چ نییە. یعنی لە هەموو بارێکە شتی عەجایبی تایە، زانای گەورەی تێدان، ئیتر شوێنی ئەثەری زۆر گەورەی تێدان، بەس تۆزێک بێساحێبە بێخاونە. ئەگەر مەسەلەن مەلیکێک لە کوردستان مەلیک بووایە، کوردستانی پێی خۆی باە، ئەو هەولێر ئێستا و هەنە دەبوو. حتا ئێستا و قەڵاتەی شانازی پێوە دەکەم، قەڵات هەر قەڵاتی جارانە، تەنانەت دەورەی قەڵاتی ناتوانن گوڵێکی جوانی لێ بچینن. یعنی هەر زۆر بێسەربەرە. ئەم لە ئەستەمبۆڵ بەکەن دیوارێکی دا تێدەپەڕم، دیوارەکە هەم بوو جوان، دیواری سەرۆکاتی هەرین ببینێت چەند جوان و ڕێکوپێکە، دیواری قەڵاتی بینە چۆن چەند ساڵ هەروەک خۆەتی و جار دەستکاری بازاڕشی دەکەنەوە، شێگەر مەسلحەتێکی تێدابی. زۆر بێنازە هەولێر، زۆر باشە. زانکۆیەکەی زۆر لە دوای زانکۆی کابولی ئەفغانستانە، زانکۆی سەلاحەدین. جا دوایی دێنە سەر تەفاسیلەکان مامۆستا. با سەرەتا خۆناساندنێک بکەی، بزانین دکتۆر ئەحمەد سۆفی کێیە، لەکوێ لە دایک بووە، لە ساڵی چەند لە دایک بوویت، قۆناغی منداڵیت سەرەتاییت خوێندنت ناوەندیت ئامادەی لەکوێ تەواو کردووە، دواتر دێنە سەر پرسیارە گرنگەکان و ئینجا ژیانی کۆمەڵایەتی و ئەو بابەتانی تر. ڕۆژێکیان بابم لەناو دوکانەکانی گوندی کەلەچینی ماڵمان لێ بوو، لە ممکنە ساڵی 83 بووبی. بابم گوتی وەرە ئەحمەد بچین ڕسمت بگرین. وتم لۆچە طبعا هەتا ئەو کاتی نەفوس هەویە شتم نەبوو، ئەمری برد ڕسمی گرتم و بابیشم زەواجی نەکرد بۆ کاتی کە چوومە مەکتەبێ، ئەو جا بام زەواجی کرد و ڕسمی گرتم و چوون لە حکوومەتێ ناو شتیان تەثبیت کردین و هەویان بۆ دەریناین و هەویان بۆ خۆیان تەثبیت کرد و پێش ئەو کاتی مەشاکلی هەندێک ناکۆچی شتی و هەبوو بوو، خەڵکی زۆر احتیمامی بە ئەو ڕسمیاتانە نەدەدا، معاش خۆر نەبوو، خەڵک ئیشی لە دائیران کەم بوو. ئیتر باوکم لەو کاتیەوە موالیدیشان یعنی کە چوومە مەکتەبە و موالیدە نەکاتی لۆدارم نیوەی میلەتی کوردیانی ئەو کاتی هەویێشان بۆ دارم چێ دڵێ من موالد 78 نیم، موالید 79 نیم. خۆت گەنجکەیتەوە مامۆستا. مامۆستایەکمانە بوو لە کولیەی شەریعە
ڕیشی سپی بوو دەیگوت کورە لە ترسی خوای نەبی دەیگوت دەرمانێکی ڕەشی تێدا دەم وەکو جەهەنەمیانی لێ دەکەم ڕەشی دەکەم کەس نازانێ دەتەمەنم بەڵێ مامۆستا ئەو کاتە ڕسمگرت بۆ مەکتەب وانە ئەو کات ڕسم گرت و لە کەڵەچین سەرچیا پۆلی 1 و 2 و 3 سەرەتایی خوێند دوای چوونە گوندی گۆڕەس ساڵێک لەوێ دانیشتم مەکتەبی لێ نەبوو دوای چاوەڕێم کرد مامۆستایەکی لێ بوو ناوی مامۆستا لە عەلی بوو خواخێری بنووسی پۆلی 4 بۆ کردمە دوای مامۆستا موفەق دەرسی پێگوتین دوای ئەو دوای پۆلی 5شم خوێن دوای بۆ پۆلی 6 هەمان گەڕاینەوە گوندی کەڵەچین سەرچیای ئەوەی کنسپیلک سەر بە خەلیفانەوەیە گوندێکی ڕەنگین و خۆشەویست بۆ من هەموو یادگاری ئەو گوندە زۆر خۆش بوو هەتا چواری ئەعدادیشم لێ تەواو کرد چاری ئامادەی دوای چوومە فەقەیاتی هاتمە سلێمانی ساڵی 1995 لە 94 دەرسی مزگەوتم وەرگ لای مامۆستایەکی خۆشەویست و عەزیز مامۆستا عەبدوڵای وەرتی دکتۆر عەبدوڵای وەرتی ئێستا وتەبێژی بزنەوەی ئیسلامیە یەکەم مامۆستای منە لە مزگەوت و مەلای مزگەوت بوو منی فێری دروسی یعنی عەقیدە و ئاداب و ئەخلاق و ئەوانە کرد لێرەوە دەستی ماز دەکەم ئیتر ڕێگەی مزگەوتی بێمە پیشاندە ڕێگەی سەحوەی ئیسلامی پێ پیشانداین دوای لە ساڵی 94 ساڵی 95 هەر لەو خۆشەویستە بووم بە فەقێ و لە هاتم لە سلێمانی لە خزمەت مامۆستا عەبدوڵای چوارتایی دەستم بە خوێندن کرد لە مەدرسەی ئەبوبەکر یعنی خوێندنی ئیسلامی مەدرسەی ڕاپەڕین بۆ بزنەوەی ڕاپەڕین ئیسلامی ناڤە باڵا خوێندنی دەستگرت بە خوێندنی ئیسلامی و فەقێتی واز لە خوێندنی چواری ئەعدادیم تەواو کرد بوو ئیتر گوتم بە فەقێ واز لە مەکتەبی دینم واز لە چواری ئامادەی دوای ساڵێک لێرە خوێندم دوای گەڕامەوە هەولێر لە مزگەوتێک کە مزگەوتی شەید سەباح بلەوەی هەندێک فەقیاتیم خوێن دوای سومە مزگەوتی جەمیل کاوانی خواخێری مامۆستا مەلا سەعدەدینی بنووسی ڕێی پێدام هەم فەقیاتی بخوێنم هەم بچم 5 ئەعدادی و 6 ئەعدادیش لەوێ تەواوکم 6 ئامادەیم لە ساڵی 98 تەواو کرد 99 چوومە کولیەی شەریعەی دهۆک لەوێ وەرگیرام لە 2003 لە کۆلیژی شەریعەی دهۆک تەخەڕوجم کرد قوتابیەکی چۆن بووی زیرەک بووی هەر 4 ساڵی یەکەم بووم لە کۆلیژی شەریعەی دهۆک نانە لە سەرەتاییەکان و ناوەندی و ئەوانە لە هەتا سەفی چاری ئەعدادی هەر یەکەم دەبووم دووەمیش ممکنە جاروی هەیە دووەم بوو بەم جاروی هەیە سێم بوو بم بەس لە چاری ئەعدادیش الله ئەعلم لە نیوە ساڵی یەکەم بووم لە سەری ساڵی کوڕەکە بوونای کاک جەواد بوو دووەمی یەکەم بووم دووەم بووم بەس لە کە هاتمە هەولێر ئیتر هەولێر گەورە بوو ئێمەش بناغێکی چاکمان لە ئینگلیزی شتوانە بوو هەرخوا خوامان بوو لە پۆلی 6 دەرچین ئیتر دەرچین الحەمدولله هیواتم کۆلیژی شەریعەی دهۆک بوو یعنی ئەو کاتێک کە ناوم لە کۆلیژی شەریعەی دهۆک دەرچوو ڕۆژێکی زۆر تاریخی و مێژووی بوو بۆ من ناو دەرچوو بوو ناوم لە مەعهەد معلمین مەرکەزی دەرچوو لە بەرەوەی مقابلەی لە 25 نۆ کردبوو ئەمە نەچوو بۆ مقابلەکەی چاپێکەوتنیشان لەگەڵ دەکردن 10 ساڵات چیان دەکرد لیان دەپرسی چەند حیزبی ئیسلامی هەیە بەس بتزانی با یەکگرتووی ئیسلامی هەیە بزنەوەی نازە بزنەوەی ڕاپەڕین ئیسلامی هەیە بزنەوەی ئیسلامیش هەیە یەکسەر وەریان نەدەگرتی دیانگوت ئەوە لەگەر ئەحزابی ئیسلامیدا ڕەفزیان دەکرد خدا ڕەحمی کرد ئەمنیش نەچووم زۆر سادۆکە بۆ پرسیاریە کردبا سەرۆکی ئیسلامیەکان بۆ دەنازی مەکتەب سیاسیشمان بوو لەوە دەگوتن بەس بەهاش بوو خوا نەچووم دوای بەبێ مقابلە یعنی ئیستئینافی وەزعەکان کردو الحەمدولله چوین مقابلەیەکی بەسیتیان کردوین وەرگیران الحەمدولله دەرەجەی لە من کەمتر وەرگیرا بوو اعتراضم نووسی لە بۆ قبول مرکزی ناوم هاتۆ لە کولی شەریعە مەجموعەک بووین 16-17 کەس بووین لەگەر بەختیار مستەفا و جەماعەتێک برادەر بووین لە کولی شەریعەی دهۆک لە 99 ساڵی 99 لە کۆلێژی شەریعەی دهۆک وەرگیران کۆلێژی شەریعەی دهۆک کۆلێژێکی زۆر خۆش بوو کوڕ و کەستێک کەڵاو نەبوون حتى لە کافتریا شتێکتریمان نەدەدید یعنی منهەجێکی زۆر بەقووەتی عایدی سەر بە جامیعەی ئیمام محەممەد بن سعودی ئیسلامی سعودیە بوو عایدی ئەوێ بوو ئەوێش دامی دەکرد لەوێش معاشمان بۆ دات بە زانکۆی دهۆک دایان خست قەدریان لە شاری دهۆک کرد قەدرێکی تاریخی و مێژوویان لە شاری دهۆک کرد ئەو کۆلێژە نازداریان داخست گوتیان مەرحەلەیەک وەرناگرین دوای لە دوای ئێمە گوتیان مەرحەلەیەک وەرناگرین دوای کە مەرحەلەیەک وەرنەژیری چێ دەبێتە مەرحەلە دوو دەبێتە سێ دەبێتە 4 و دەڕۆن و کۆتاییان پێهینا ژیانی منداڵیت خۆش بوو ناخۆش بوو لە عایلەیەکی هەژار بوون دەوڵەمەند بوون مامناوەند بوون ناڕەحەتیەکانی ژیانی منداڵی عایلەشی وەسەط بووین الحەمدولله قەت پەکمان نەکەوت بوو برێن باوکم الحەمدولله باپیرم دەوڵەمەند بوو زۆر هاتبووینە گوندی کەڵەچینی هەندێک ناکۆچی شتیوامان هەبوو ئەو کاتی صاحبی مەڕ و ماڵات و ینی مانگا زۆر بووین پێدە ژیانی زۆر بەعتیادی دوایش چوینە گوندی گۆڕە صاحب مڵک بووین 3 ساڵ لە گۆڕەس بووین دوای باوکم بۆ مۆزەف لە سەدی بێخمەی دووسێ معاشی
هەبوو لایەک سەرپەرشتی عمل و شتی دەکرد لە لایەک مثلەن حڕەسیاتی هەبوو سەرپەرشتی حڕەسی شتوای دەکرد لە لایەک یعنی دووسێ ئیشی بێکەوە دەکرد فێری تورکی بوو ئەمیش لەگەڵی وردە فێری تورکی دەبوون لەگەری دەچوومە ناو تورکەکان و یوغزلافی هەبوون خەڵکی گوندی گۆڕەزی فێرە یوغزلافی بوو مڵکمان هەبوو ماڵە خاڵانم لێ بوون زۆر خۆش بوو گوندەچی بە من 3-4 ساڵە لێ بووین زۆر خۆشەوە تا ساڵی 89 تەرحیل کرا دەرکرا گوندەکە ئیتر هاتینەوە گوندی کەڵەشین سەرسیایی ینی مام ناوەند بوون لە ڕووی داراییەوە بەڵکو بەلای باشی دابووین الحەمدلله وەزمان زۆر باشە بەحکمی باوکت و ئیشکردن و بام گەنج بوو الحەمدلله ئیشی دەکرد زۆر وەزن باش بوو الحەمدلله لە گۆڕەزێ دوای هاتین لەوانەیە دووەمین خانووی سەب کە بە کۆنکریت وایکرا لە گوندی گۆڕەزێ ئەمە دروستمان کردبی یعنی زۆر وەزمان زۆر خۆش بوو الحەمدلله دوای هاتنە گوندی کەڵەچین لێوەش هەر وەزمان باش بوو الحەمدلله هەتا چاری عەدادم تاو کرد چاری عەدادێ دوای چوومە فەقیهاتی لە 95 لە سلێمانی 96 هاتمە هەولێر و وەکو گوتم لە 99 چوومە کولیە شەریعی دهۆک و 2003 تەخەڕوجم کرد لە کولیە شەریعی دهۆک هەر 4 ساڵی یەکەم بوو بەڵێ سوپاس بۆ خوایانی لە بواری خوێندنا سەرکەوتوبی ئەو بەشەش تەوا کرد کە خۆت بیستوانە هەموو هیوای خۆ بۆیش یەکەم دەبووم چکە بە زەوق و شەوقەوە دەمخوێن زۆر مەرەقم بوو بەڵێ زۆر خۆش سەردەمی زانکۆ و کاری خوێندن و ئەوانەشت هەر بەباشی بەڕێکرد ئیسلامی بوو دەشم خوێند و لە ئینتخابان زەغ و تاتی زۆرنداتە سەرێ ئەو کاتی مەڵبەندی دهۆک هەمویان جیران ئەمەنە جیران لە دەرەوە بووین و یارمەتیمان دەدان و هەتا بەبیرم دەرێک برایەکی کە ناوی نادەم لەهانی پێی خۆش نەبی جەماعەتی مەڵبەندی دهۆک جیرا بوون یعنی هەندێک جیرا بوون هەندێکش لە ژوورەوە مابوون یەکێک بۆ سەمونی بکڕی گرتبوو یان ئاسایش ئەوەی دووەمینیش بە دوای داچەوەیشان گرتبوو ئەوەی سێم چوو ئەویشان گرتبوو مەسوول مەڵبەند گوتی پاشەوەیشان گرت برایەکە بوو ئێستا ناوی نادەم مامۆستای زانکۆیە زۆر بەغیرەت و شەهامەت و عاقڵ بوو گوتی کاکە ڕاوەستن ئەوانە جیراون خۆیان تند کرد و مەسوول مەڵبەندیان لەگەڵ خۆی نابووتان کاکە بەس مەڵبەندەکەمان تەسلیم کەن وعد بدەتان بین و منطقەی یعنی یەکێتی لە منطقەی پارتی دەرتان دەبین و بچنەوە بە سەلامەتی بڕۆنەوە و وعد و سۆزیان پێدان کەچی هەرەندە هەتا سیلاحەکەیان دانا سیلاحیان دانا ئەو قسەی ناخۆشیان پێگوتن و 22 ڕۆژ لە سزنیان کردن ئەجا ئەو فترەی کە ئەوان لە حالەتی مقاومەدا بوون خۆیان تەسلیم نەدەکرد ئەمە لە دەرەوە بووین مەسەلەن تەکسێکمان دەگرت لە دەرەوە ئەخباری دەرەوەمان دەنووسی لە ناو سەمونەکماندا دەنا دەمان گوتە ساق تەکسێکی کاکە ئەوەی بە مەڵبەندی بزوتنەوەی پێش مەشهور بە مەڵبەندی بزنەوەی دوای بۆ مەڵبەندی بزنەوەی یەک دوای بۆ مەڵبەندی کۆمەڵ دەمان گوت بی بە مەڵبەندی حرەکەی ئیسلامی کابرش پارەی خۆر دەکرد دەست و سەمونی لەو دەبردن دوای کە سەمونیان دەکردەوە ئەمە دەمان گوت لە دەرێ ئەو هایە و وا بە دوای فلاندا دەگەڕن فلان جیرایە و ئەو ئەخبار ئەو هایە هەندێک ئەخبار ینی سەرەتایی هاتن ناو سەحوەی ئیسلامی کاری ئیسلامی ساڵی چارەوە یعنی لەگە نهزەی ئیسلامی دا بزنەوە راپەرین دابوو ئەو کاتی مەسوولقی منطقی بادنان شوێنێکی پێدرێن سیری مەسوولقی قوتابیانی وێن دەرێ بوو من چۆن بوو هاتیتە ناو کاری ئیسلامی مامۆستا ئەو کاتێک کە لە سلێمانی فەقێ بووین دوو تەوەجوه هەبوو لە ناو مەلاو فەقیان مامۆستا و مەلاو فەقیانی کە ئەهلی تەسەوف بوون خوا خەیریان بسی پیاوی ئەمن ئەهلی تەسەوفم زۆر خۆش دەوێن پیاوی زۆر بە ئەدەبن پیاوی زۆر دڵسۆزشن لە بۆ ئیسلامەتی بەڵام لە مەسەلەی فقهی واقع تەسلیمی واقع دەبن بە هەتا حەدەچی بۆچی چونکە هیچ حرەکێکی ناکەن لە دژی دەسەڵات و شتیوانێ سۆفی سەلەفی ئەوانە خوای گەورە هیدایەتیان زیاتر کە ئەوانە یعنی ڕوبەڕووبوونەوەیان نابی لەگەر دەسەڵات خۆ دەگونجێنن ئەو کاتێک کە مامۆستایانمان پێیان گوتین ئەوانی ئەهلی سەحوە بن کاکە فەقێ و مەلا دەبێ هەوڵدا بە ئیزنی خوای گەورە خەڵکی بکەینە عەبدی خوای گەورە و حکمی ئیسلامی بگەڕێتەوە ئەوە عەقڵمە و شتێکی گشتەچی هەم نەقلیە هەم عەقلیە ونیا وقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون ئیشکە دەیان گوت دەبێ لە پاڵ فەقیهاتی دەبێ دەگە سەحوەی ئیسلامی دابی لەگە جەماعەتێکی ئیسلامی دابی ئیشکە لەوەی تەغییری ئەو واقعی بکەی لەو کاتەوەی دی کەیفم پێات زاکە چوومە لای مامۆستای ناولێرێش زۆر دەیان گوت فەقێ هیچ لایەنێک نەبی باشە و مەلا هیچ لایەنێک نەبی باشە و لەخۆ خەریکی مزگەوت و دین و شتێکی زۆر خۆش و ئاسانە بەڕادانیشە لە ماڵی خۆت ناو قافیت پێ دەڵێ مشکلی سیاسیت نابی بەڵام دەبێ ڕازی بیسبینێ ئەگەر لە پەرلەمانی بڕیارێک دەرکرا گوتیان فلان شتش با لە شریعەتی ئیسلامی شادی بەڵام مەمنوعە دەبێ ڕازی بی یعنی ئەمان
دەڵێن بە هزار مەلای ناتوانن وەکو بە هزار مامۆستای ئاین ناتوانن وەکو مامۆستا زانە ڕوستایی هەستا لە پەرلەمانی کوردستانی کە گوتیان قورئان دەدەینە دەنگدان بزانین فەنکیحوا ما طاب لەکم من النساء مثنى وثلاث ورباع بزانین ئەوە چەند کەس لەگەڵ ئەوەیە دروست یعنی چەند کەس لەگەڵ ئەوەیە ڕێ پێ بدە ژنی دووەم هەبێ یان نەبێ ژنهێنانی دووەم و سێم هەبێ یان نەبێ خەریک بدەستیان بەرزە کردو مامۆستا زانە ڕوستایی هەستاوە گوتی کاکە ئەوە مەسئلەکە براوتەوە بە قورئانێ خواهي جورا فرميتي ما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيرة من أمرهم لا اجتهاد مع النص أو خصال من درا خواهي جورا ثابتي كردوا ناكري آيات القرآن بدريت الدنگدان إخو هزار ملا لمزگوتي هواري كلمة كس جان بينا دا يكسر سروشي برلماني أو كاتي لا يدا لا لويك بدريت الدنگدان أو كاكا وشتيشي جوريا كأو موقف يدا بين ما مستزانا روستاي راسنا ملانيا بلام إيشي شكر إيشي هزار ملاج جاكي ملاج إيه باشا ديجا ملاك بوي أو نيران يعني جرينجا ما وصل لنا بوي أو نيران واجبها بن كاكت جندري هنا برلماني كردستاني حاز جندري يعني تيان كلمة زور ناشرين بكردي يقول تيان بهش شيء وشني على خلنا اللي بو بكري ما مستعب ستار مجيد والروبا خانو أو أنا خالي أنا رازي ما مستعب عثمان كان كردي أنا قلت النايب خلنا يبو بكري خلنا يبونك خلنا يكمش يبونك لنا وكشان قوري إتر ما مستعوش تانا بردوام لأوروبا ودين أو ده صلاة داراني كردستانيش معناه أوني هندا كافر بن كيف ينبوشتانا به بس معناه ويا لبنا ومصلحتي خوشتي كفريش بيجي بينادن سباچان بويدا يچن الناس تحزه يچن لاني بروجش نبي يچن زكاتي مالي خوای گور درناکا زور به هر زور نوش نکرن سباچان بويدا داخوا سبين آيات القرآن تحريف دكري ودكتريت الدنگدان وكفر وفسق وسجوان لويا هو بتماي قامتين احزابي علماني كده صلاتي كردستان ينقرتو تدبر دست هيت علاقه هيت ايش كان لبو قيامتين استنعلن والله كهرباء بستر ساعة شش باشا هي والله زور باشا بلان باكرتي تايبت نبي بار لبو النبي بزارم ديالن يكروج إشكال بجودي شخصي خدا كوركت لكم هندي قازن ذكي لو شخص شي بنابي لبو همو ملتي بايا تو خدا يعني اوشتا باشو قورانا شون دبي يعني اجماري من اقشتك شي لبو انت داني بديالن لكردستاني جبكا حرشتك كديت كردستاني مصلحتي وانت داني بقازن زي شواني تداني بي نالن اوش تسر بقري حزدكي هم خلق بيخني بي شو كل بو قيامتي ايش ناكن هيج علاقه شان بقيامتي ونيو اصلا بروجرام وبيرو باوريان شو علاقه بقيامتي ونيو هم لو دنيايا ايوا بقيامتي شكن والله قال لي بقيامتي نبي لا ليرونه دهاتم بي البودكاست لزناب داني شو مخلق جمله رابق دي قال لي بو بياني حق نبي يخرج بي البرلمان وشتونكم الحمد لله معاش باشا وكارو كاسبي ميو او خلق نيتي من بزياده وهم معاش سيدي ما وصل فيلم خوش اللي بالخلشي بقول يمكن أحد كان دخل كي معاشني معاش فولا الحمد لله أما أويك شهادة برسي هذه معاش باشا زور باشا من زمن إيش ده كم لكومباني وشتواش ده كم يعني من كسيشي يا كمين كارجي ألمنيوم برد سوران يا كمين كزم بايع مواد برد سوران يعني إيش خوتك بايصدف تريش بايق $1,000,000 بمعاشك أجي يعني بأيشك خرج ذلك كسيشني بله بمعاشك أجي بأيشك أجي معاش وش روجاني من دولار زوريش بيبا من زور حلال يعني زور حلال يقدوا منش يعني تصوركني معاشي عيب ابو بالزلامك صح بتواني ايش بك تصوري معاش بك نزوكو عبداتي وهي معاش غوري نبي تصوري بدخو كنجي لي دبرن تصوري كنجي زياده كنجي كم ده كنجي دي كم جناحات نات صوروي اوسيو بيبي برلمانتار ما وصل معاشك وشي ليكي والله عادة أندام برلماني كمالين يوم عشان ليه وردقدن ما بندي سهل قلت يا أنا دبيش تكشلبو إيه ببي إيه والله أتش خلق خلقك كده قدامي ومال من دار الزور في دبي عندك شيء بخص صرف كيو لا استوش عندك خلق يعني لضريخهم دامنا وبإذن إخوي جورا بس إعلاني ناكم وبياني ناكم تكشف أقل أبو أخوي نبي بطالة إستا يعني خلكانك لنا وظلم دهان إن شاء الله تعالى يا رمتيان دمان قال إستش الحمد لله بس بباري زنابتو إيدي زور بباري خم ناس كي خم أجر باش نكان ناتون بك مخير ولا ما جباش بك إن شاء الله أم لسوران كفالتي مداولش تكردو يعني لبروجي خاص يعني رمضاني وهبو يك رمضاني تسار دفتر وهشتا وحفت ورقم دخلش زكاة دخل بو فقير طبعا خلص زكاة هنا بوتو ياخد دعوة عندك نا والله للمزقود خلق دان هنا وزورش بينا خوش بس كبراستي امتحاني باره هنا ودسكاري كردنو تيكلبون بباري خوتو لبردلي خدماتي نوق بديتي شي مشكلة بودرز بي بديت هر کسی شي زكاتي بينا شي دو ادب بخوت لگرفاني خود بديتو دوبار شي زور ناخوش باره بخوت تو کو زکاتو بلام حالي نگري بدي بخلق
كرزة خو زكاة بين نسوها طبعا ما بس يعني نا استخلك هي هذا حزك مثلا زكاتك بن بتو مع مصلحة من مع مصلحة هي مع مصلحة هي زير مشهور خلق بتويتي ما من حزك كم زكاتك بن بتو ما بس أوي جينا أنا بنبوا الحمد لله سعر آخر موديل وخاني آخر موديل وهو مشتكم لصورة وضع فول ويعني قطوها نبوا خلق بفقير متماشبك يعني زور بجارن سو مشوينا بمنين قلت خالت وآخي خالت وآخي قلت مع آخي مالكم يعني الحمد لله وشتانا وضع زور باش بالخوي بزياد يعني بما ملاي كاسب نعمتي خواه ملاي سياسي نعمتي خواه ملاك بمنت بجي له دنياي خوشترينش له دنياي هیچ شتك لملاتي خوشترني بس إنسان قوتي خوي لدست خوي بوكو شيخ الشعراوي فرمي من كان قوته في فأسه فقراره في رأسه من لا يملك قوته لا يملك قراره كسي قراري بدس خونابي قوتي بدس خونابي مع من اعتماد مهم لسر معاش ودزانيس يعني لذكرين يعني نعنده هیچ كلمة حق وش يعني كديته هرتي حقي ويستبم لسر من بري مزقوتي سعيد نورسي بيانم كردوه وصلت صورة شنبلاو كردوتو براغوتي لبريطانيا بس صدان كستماشي وتاريخ ذكر يعني الحمد لله عندك جانزي شاول قاتو تاريخ شنبلاو ندكردو يستاو لو انتخاب زار تشرفين من لقطه دمي استعاده كم يعني بلاو كم اجنا هزار زاشكر الحمد لله هر شرمش ده كم الله اشتخم بلاو كم بلا جا استا ما وصل حزم كل بسياري كتير اللي بكم بيدبلين دكتور احمد ما مصطفى احمد يعني ملا احمد كعمانت بخوشه تيروك كتبولي أرى والله عندك شت لابد تزكيني أخوة شاهدة والله بس خوشة يعني بياوا كابو بناوي قاضي الطيب بيغمبر لخوي بيقوتي صلى الله عليه وسلم أيها القاضي والله حتى مرت حزيلي وبيبلين قاضي والله بياوا كابوا بيانقوتوا يا شيخ بيغمبر صلى الله عليه وسلم لخوي بيفرموا أيها الشيخ دلي بيم زور بيم خوش بو بيم بلين شيخ تكا بيغمبر بيفرموا الشيخ صلى الله عليه وسلم روجي كان لمزقوتي سعيد نورسي لا قرش بيستشاشي قولان لسوران كاسيان زصال بولي ملابهم إمام خطيبهم لحضري دانش تبوم دواي عصرك بو شوكي لخوين بيني بيان قوتم كسي قديت بولاي تو بيغمبر ناردويتي صلى الله عليه وسلم فرميتي برولاي ملا أحمدي وبرسياري ليبكا واضح أو روجي خوشتين روج بولجياني تكا يعني أمن دم قوت أمن قد ملاني ما ها عندك كتابي ملاتيم ندى زاني بليمو فقيم هبون درسم دقوتوا بس ها كتابة كاني آخري من دزاني نو هتا حدا شي دم قوتوا أويد بزانم أوي نزانم خم فير ناكر هندم بي خوش بوك كالخوي بيان قوتم بيغمبر فرميتي صلى الله عليه وسلم ملا أحمد كلمة ملا أحمد لحمون كلمة لحمون لقبان بي خوش لبر أو خونا بياوك هات نايمام حازي حمد أمينة باش نبلد للسوران تمام استبرسياري كي شرعيم هي بيز قالتو لما لا فلاني كاوش لدروي الشارية سيقم بهيت ملاشيني برسياري ليبكم قلت مام حازي بيشوي برسيارة كم ليبك يك برسيار لدكم قلت ايه قلت اتو ربط ببيغمبري خواه وسيا صلى الله عليه وسلم بوسي اتو دبي بيغمبر بتنيرتير صلى الله عليه وسلم قلت بو والله بيش ايوي بي شوي لخوي بيان قلت بيغمبر صلى الله عليه وسلم كسي يشي دنيري تلايتو برسيارك فرميتي برولاي ملا أحمدي برسياركش سادة بوقتي ما مستا أمان بوك كم مارا كردية لستسل مسقالي لمحكمي للاي ما مستا عيني لسنوزد مسقالة چيهان عقدت بيشي كردية عقدي لاي ما مستا عيني عقدي يكم بولا سنوزد مسقالة قلت يا خرت خمي أو مبزانم يك مسقال زكاتم لدى كويزير هم صالبينم قلتم زكاة اللي ناكي خاني چونك يكم عقد طواوع عقدي دوم ملغية قلت بس بين بلي أتو تسلق بيغمبري صلى الله عليه وسلم قلت ما مستاهيت روجكني هزار صلواتي لسا بيغمبري لندم صلى الله عليه وسلم بياوك شلو دانيش تبونا حاجة جميل وحد زمل باشان بيدقو هزار رحمتي لبي كاكا الرأي كربلاي أمام حاجي أو ندي ما تسكرت قلت ما دام أتو نير دراوي بيغمبري صلى الله عليه وسلم زوري كيف هذا سبحان الله أمام حاجة جميلة حفتك في نفسه للرأي مزقوت للزادي ده بريو لهوليري سيارة لي دا وفاتك يترلو روجيوا للاي من ملا أحمد شانازية متابرين ملا أحمد ساوي ملا أحمد سورتي ملا أحمد صوفي ملا أحمد يعني ما دام الحمد لله شاني أو مبيم قلت ملا وقت خوا ملا خزمت ما مستعان كذا ما نخوين كذا عنقو فلان كسم ملا طوا يعني ملا يعني خوين دوارة
ئەی ماوەسە ئەم سۆفیە چییە پاشگرە ئەو سۆفیە لە بۆ من يعني ئەحمەدەکە بإضافة بصفة نية يعني صوفياتي صفة نية لبومن أو روشي ما مستعب ستار مجيد دي قلت ما مستعمل أحمدي صوفي أحمدي صوفي وزير أوقاف دارج دي قل ملا أحمدي صوفي كاكا من صوفي نيما باب مناي صوفي باب مناي صوفي باوك ناي صوفي درويش الحمد لله باب مزين دو خواهي قولة تمني دريشكو دستو بي ماسي كم ليرو الحمد لله يعني الصوفياتي نية ولو أم صوفي أهلي تصوف زور خوش يعني بقد هم دنياهم خوشين كها لسه مسألة غزة جديدة تندب بموقف لقديم مش صلاح الدين أيوب صوفي علماء سطح هشتي علماء لو أنا يبلم صوفي بينهم صوفي حقيقي صوفي متصوف أنا يعني اللي هو بارا وشتواسي تشي دابن زونا بدأ إمامي معاي استغفر الله وأنا ما أنا هالقراء لديني تشي ماشي ببلو بارا مارا وأنا يعني بناوي الديني خوي دنيا دخلنا من حق بوانا داني ناخۆشین ڕۆژە چی بە ماوەسە باسی خۆشیەکان زۆر کرد والله لە کۆلێژی شریعەی دهۆک لە 2003 یەکەم بووم لە قسمی دراسات ساڵان پارەیان دەدا دۆلاریان دەدا چەند وەرەقەیەکیان دەدا یەکەمەکەی جا خەنی دەبوون هەفتەی چاوەڕێم کردم نیشی یەکەم بوو دەی خودای بزان چیم پێ بدەن ڕۆژی کۆتایی هاتن و حەفلەی تەخەڕوجی خەڵکی کە دیاری دەدەنە ئەوانەی کە دیاری دەدەنا یەکەم و دۆم سێمەکان کە هاتە سە کۆلێژی شریعە گوتیان کۆلێژی شریعە گوتن ئێستاش دووەمی بەشی خوێندنە دووەمێ بەش ئەخواندنە ئیسلامی لە جیاتی بانجی یەکەمیکەن لە پێش ساوی من دیاریاندا دووەم و سێمینیاندا من یەکەم بوویت هیچ یەکەم و میچیان نەداون ئەوانەی یەکێتی قوتابیانی پارتی بوون هەتا ماشینیان دەکرد پێ دەکەنین یعنی چیاها زەربەی خۆمان لێدە یعنی وامان کرد کە تو ئیسلامی نەمان هێش هەدیەکە بۆ توبی یعنی علەنەن جەهرەن نەهارن بە نوێژی نیوەڕۆیە بە نوێژی نیوەڕۆیە یەکەم بووم هیچیان پێ نەدام هەر ئاوە هەموو ساڵش وەڵا لە ئاخیرا وتیان جایەکەم ئیسلامی بووم سۆرانی بووم فەقیر بووم یعنی یەکێتی قوتابیان تەماشیمیان دەکرد پێ دەکەنین قد گردنیان یعنی ئەوان وایان کرد کە تۆ خەڵات نەکرێت گردنی سەرۆکی زانکۆ و ڕاگر و هەر هەمیان ئازانەبی لەبەرەوەی لەبەر ماڵ و عائیلی خۆم کە هاتمەوە یعنی باوک و دایک و برا و خوشک و خزم و هەموو چاوەڕێ بوون مەلا ئەحمەد یەکەم بووە عالەمی سپی لە پێشی تەڵەبان ئەمن و مامۆستا ناسیحەوی ئێستا مدیرە ئەوقافی مدیر عامی ئەوقاف دۆکا ئەو یەکەمی بەشی شەریعە بووە منیش یەکەمی بەشی دراسات هەردوو عالەممان هەڵگرت بوو عالەمی یەکەمیتی لە پێش هەموو تەڵەبان دەڕۆیشتین ئەو هەدیە وەرگرت ئەم هیچم وەرگرت هیچیان نەدامی یعنی پارتی لەو ڕۆژێەوە غەدری لەم کرد کە کولێم تەخەڕوج کرد هەتا ئێستاش لەم دەنگدانە تێوتۆڵی خۆ لە دەسەڵات بکەیتەوە لەو ناحەقیانی بەرامبەریان کردووی والله ئەمە ڕۆحی تۆڵەکردنەوە تێدا نییە یا ڕەبی خوا هیدایەتیان بدا بەڵام ئەگە خوا بەس گەردەنیشان نازانە لایەقی هیدایەت نەبن یا ڕەبی خودای گەورە چیان بە من کردی هەزار هەندیان بەسەر بێ چونکە بەڕاستی مەلالادان لە مزگەوتێ مەلاو مزگەوت وەکو ماسی و ئاوان مەلای بێ مزگەوت وەکو ماسیەکی بێ ئاوە ناژی من کە مزگەوتم هەبوو وامەزانی ئیمپراتۆرم لەو دنیای هەموو دنیا هیمنە بەڵام کە مزگەوتیان لێسەرمەوە وازانم ژیانیان لێسەرمەوە مزگەوت بەشێک بوو لە شخص لەسەر چی لیانزانیتەوە ماوەسا والله هەر مەسئلەک هەبا ئەمن ڕاستی هەر مەسئلەک هاتە بە گۆڕێ حەق بە ئیتر ئەو مینبەری پێغەمبەر صلی الله علیه و سلم پێم وابوو ئەگەر مینبەرێک دیفاعی لەسەر ئەو میبەرە دیفاع لە حەق نەکرێ و میبەرە بڕوخێ باشترە هەر نەبی باشترە ئەو مەلایش هەر نەبی باشترە ئیتر حەقم دەگوت جێم نەدەدای مەسەڵەن لە کاناڵێکی باسیەوەی دەکرا حیجاب واجب نییە و یان وەختێک دەمگوت داواکارم لە سەرۆکی وەزیران وەزیرێک دابنن ڕێز لە مەلایان بنیان شتێکی لەو بابەتانە ئیتر قبولی نەسیحەتیان نییە دەسەڵاتی پارتی من نازم لە هەر بێ وەسفیان بکەی قبولی ئەویان نییە کەسێکی دڵسۆز نەسیحەتیان بکە لەوانەیە مامۆستایەک شەبی بڵێ مامەسە لەو ناچێ لای وەزیری بە تەنی نەسیحەتی بکەی کچما سەرۆکانە دەرگیانەوە هە لەسەر خۆ قەپات کرێت تەمەنم 48 ساڵە من ئەوەی ئێستا پێی دەرێن سەرۆک وەزیران هەر نەمبینیوە هەر نازانم کوشە یەک مەلای بانگ دەکا کە سەر بەخۆی 20% لە خەتی خۆی خەتەکەشیان خەت و خطوتیان هەیە ئەوی بانگ دەکە و دوسێ قسەی بەدڵی بکەوتەوە چێ دایان بینی ئەوانە لە پاش هەفت دەرگان خوان شاردۆتەوە ئەمر دەکەن بڕۆن فلانی ئاوا لێ بکەن فلانی ئاوا لێ بکەن مامۆستا زۆر زەلیلە مامۆستا
کەس لە ویستم بڵێم مامۆستا و زانای ئاینی ئەبێ سەرۆک و سەرکردەکان بێن بۆ لای بۆ دەرباریە ئەمە مشتە دەرباری سەرۆک نافرین بئس العلماء في باب الأمراء پیسترین زانە ئەوانن کەوا دەچن لە دەرگای ئەمیر و سوڵتان و گەورەکان دەچن لە دەرگایان دەدەن بەشکم دەرگایان لێ بکەنەوە باشترین ئومەرا و باشترین سەرۆکەکانش ئەوان بسنە ونعم الأمراء في باب العلماء ئەوانەی بسن لە دەرگای عولەمایان دابنیشن لە خزمەتیان دابنیشن لیان فێر ببن ئیستیشارەیان پێ بکەن خۆ ئەوان ستەمۆحی دنیایان نییە ئەگەر یعنی ئێستا مامۆستا عەلی زۆر جا پرسم پێ دەکەن زۆر کەیفم بۆی دێ یعنی ئەگەر وسیفەتانیان هەبی زۆر باش مامۆستا هەنە دیمەنە بینن بەشێک لە مامۆستایانی ئاینی ینی حیزبە ئەلمانیەکان بانگیانەکەن دەبێت لە کاتی بانک شێڵبژاردنا و کۆبنەوە ئەوانە تۆ لەگەڵ ئەوەیە بچن دابنیشن و حزب ئەلمانیەکان قسەیان بۆ بکەن لەسەر عیلم و زانستەوە ببێتە ئەلمانی نامە بەسمەوە نیکە ئەلمانین بەسمەوەیە کە بەشێک لە سەرکردە ئەلمانیەکان لەوانەیە بانگێشتیان بکەن بۆ کۆبوونێک بۆ کۆڕواجی هەکدان لە پێشەخۆیان دادنێن ئەوانە لە هەموو شوێنێک عولەمای سوڵتان ئەوانە مەلای خۆیانن مامۆستا دەیانهێنن بەداخەوە وایە عیلمیشی هەیە دەچی خوایتی شتێکی وا ڕوو بدات دەچی لە پێشەوە دادەنیشی وەکو واجیهەک وەکو پەردەپۆشکردنی ئەو خراپە و زوڵم و ستەمانەی دەیکەن دەچن لە پێشەوە دادەنیشن بەس مقابل دراهمە معدودە بەڵام لە ڕۆژی قیامەتی ئەوانە لەگەڕوان حەشریان دەکرێت چونکە خۆشیان دەوێن چونکە پەردەپۆشان بۆ دەکەن چونکە بەرگریان لێ دەکەن چونکە دژمنایەتی ئێمەش دەکەن لەسەر ئەو شتانە و بەڕاستی ئەوانە کارەساتن بەڵێ ئەو ڕۆژەی کە پێیان وتی وتاربێژی دوورخرایتەوە یەک لە ڕۆژە هەرە ناخۆشەکانی ژیانیم بوو چێ پێیوتی نامەت بۆ هات مدیری ئەوقاف تەلەفۆنی لۆ کردم لە سۆران لە ماڵی هەناسێکم هەرچێشا و گوتم ڕۆژی منیش ئاوا بوو گوتیان چەند شەمە بوو بیرتە چەند شەمە بوو پێنجشەمە بوو خۆت حازر کرد بۆ وتاری ئەینی طبعا هەمیشە حازر بووم الحەمدوللا وتارەکەت بیرتە لەسەر چی بوو بۆ ڕۆژی هەینی ئامادەت کردبوو والله من عادة وتارم آمادن دەکرێت تا ڕۆژی جومعان بەدانی بەیانەکەی چونکە من کەشتم حازر دەکرد هەموم نەدەنووسیەوە ئەو شتی تازە سیرت کردبی دەتوانی بە ئێرتیجالی لەبەر بیڵێ ئەگەشتی دوونێ و پێرێ باش دەکەم لێ سار دەبوو ینی خۆتبەیەوە هەبوو 6 ساعت پێوە دەبوو تێر لەسەر خۆتبەی خۆم دەگریام ئەو زەدەسم خۆدەم دادەنا ینی گریانم داات پێشەوەی تەسیل لە خەڵکی بکە ئەگە خۆتبەک تەسیل لە من کرد بە دەمزین تەسیل لە خەڵکیش دەکە زۆریتی مام بە خۆتبان دەدا هەندێک برادێ هەنگە دەڵام مامۆستا وتاری حازر ناکات خۆ ئینسان ناوی وڵێ وڵا هەندەم حازر کردەوە هەندە خۆ پێوەمادی کردو تم باشە باوا بێ یعنی کە دادەبەزیم هیوا هەبوو دەیگو مامۆستا ئەوە خودت حازر نەکرد لێ دابەزی سەر حکومەتی والله یا من لەبەر ئەوەی نەبوو بەڵام گردنیان نازابێ وا تێگەیشت بەڵێ جا باست کرد یەکێک لە ڕۆژە ناخۆشەکان یەک لە ڕۆژە زۆر ناخۆش هەوڵت دابگەڕێیتەوە والله خەڵک زۆر هەوڵی دا منیش هەتا ئەو ئاخیرانە هیچ هەوڵێکم نەدا بەس لەو ئاخیرانە پرسیاری دوسێ کەسانم کرد گوتم لۆم پرسیار بکەن لە وەزیری ئەوقاف گوتبووی والله وبالله وتالله هەتا لەسەر ئەو کورسیمە ئەو ئەحمەد سۆفیا نابێ وتاری بدا ئەم ڕقە زۆرە بۆ دوایە گوتبووی بە گۆڕی نازنم چوو هەندێک سوێندی دیکە گوتبووی ئەگەر لێرش نەمینم نایڵم ئەو مەلا ئەحمەد سۆفی خۆ کێشەی چی بوو لەگەڵدا شەخسی بوویان وتبی قسەی بە من گوتووە ئاخر ها گوتم حەز دەکەم سەرۆکی وەزیران وەزیرێک دابنێ ڕێز لە مەلایان بگری ئەی خۆ گوناحە ئەگەر وەزیرێک دابنەی شارەزای ئەوقافی بی بزانی تعریفی فقه تعریفی وەقف چییە تعریفی مزگەوتێت چییە مزگەوت حلال و حرامی ئەو ئیشان ملکەکانی مزگەوتێت چی لێ بکەیت دروستە و چی لێ نەکەی دروستە یعنی اختصاصی ئەوقاف بی اختصاصی دین بی سەدان مولکی ئەو ئەوقافەی هەیە سەدان مڵکی ئەوقافی لەو گوندانە هەمووی ڕۆشت سەدان بە هەزاران لە سۆران بووم هەرچی مڵکی ئەوقافی هەیە خانی لەسەر دروست دەکرا هەموو عردی مزگەوتەیە بێ صاحب شێ دروستی کردمەوەسا چۆن خەڵک دروستێکە من لە لای مدیری ئەوقافێکی بووم دەیگوتێکەچی قیدەمەکت دەدەمێ ینی شکر و تەقدیرێکت دەدەمێ ئەگەر هات و ئەفران عردەم لە ئەوقافی لە وەرگریەوە یعنی عردی خۆیان پێ وەرناگیرێتەوە هەتا حکومەتی چۆن دەبێ عردی ئەوقاف پێ وەرنەگیرێتەوە خۆم جێم لە مدیر عامێکی ئەوقافی بوو ئێستانا خۆم جێم لێ بوو دەیگو لە فلان جێگای کافتریا و گازینۆیان لەسەر عەردی ئەوقافی دروست کردیان کافتریا و گازینۆی شەوان بەپرسی چێ مامۆستا بەڵێ بەپرسی چێ پرسی چێ و پرسی چی مامۆستا ئەو حکومەتە حەزی لێبی لەسەر عەردی موسڵمانان کەنیسێ دروست دەکا کە دروست نییە پرس بە هیچ مەلا و عالیمێکی ناکە کەەوە کارەساتە زمانی سەدام حوسێنی ویستیان کەنیسەی لە ئاکرێ دروستکەن
مامۆستایان ئاکری داوان ئەوەی چەند داوایەکەن لەو سەدام حوسێنی بەرز کردەوە نیان هێش دروست بکرێ 2000 تەکلیفیان کرد نەسرانیەکانی ئاکرێ نیان هێش لەسەر خاکی مسلمان دروست کرێ ئێستا دروست کراوە مامۆستا یعنی جێگەی سەرسوڕمان و تعجب نییە کافتریا و گازینۆ لەسەر مڵکی ئەوقاف دروست بکرێ یعنی تۆ بەڵگەشت هەیە لەسەر لە پەرلەمانی شتێکی لەسەر ئەوقافی کرد خوا ڕەحمی کرد داواکەی بردەوە ئەگینا بەتەما بوون نازم 200 میلیۆن چەندیشی لێ بستین بەس لەبەری گوتی ئەو وەزیری ئەوقاف نایە دەوام ناکە یان ئاگای لە مڵکەکانی ئەوقافینی یعنی مڵکەکانی ئەوقاف ئەوەندە مەسەلەی ئاڵۆزە لەناو ئەوقافی تا ئێستا زۆر یعنی حەلکردنی چارەسەرکردنی زۆر زەحمەتە زۆر شتیت کە هەیە لە ئەوقافیەوە زۆر زەحمەتە خوا مەدرسەی دینی کە کردیانە سەر بە تەربیە دوای جێڕان و سەر ئەوقافی دوای گوتە نابی لە کولی شەریعە وەرگیرێن ئەوە زەلیلکردنی مەدرسەی دینی نیە مەدرسەی ئاینی تێکەڵکردنی ئەوانە هەمویان لە بۆ ئێتیمامدان بوو بە ئێتیمامدان بوو بە عەلمانیەت بەڕاستی عەلمانیەت شتێکی زۆر نامە و خراپە بە کوردستان خەڵکێکی مسلمانە 190 زیاتر مسلمانی 195 سەرەوەی 195 مسلمان بی عەلمانیەت جێخۆی لەناو ئەو میلەتەی بکاتەوە و نوێنەرەکانیشان دەربچن خەڵک دەنجی خۆبدە عەلمانیەکی دەزانی عەلمانی تۆ کچوایە لە جسمی تۆ ها گەدڕکێک بیستە ناو جسمت دەورەی هەمووی ئیلتیهاب دەکەوت چکە شتێکی غەریبە بە جسمی زانی عەلمانیەت شتێکی زۆر نامە و غەریبە بە کوردستانی ناکرێ عەلمانیەت جێی ببێتەوە لێرە لەبەرەوەی عەلمانیەت یعنی لادینیەت چۆن دەبێت لەناو خەڵکێکی مسلمان لادینیەت 160 هەبێ کەسێک مسلمانە دەنگ بە بۆ عیلمانیانە کەسێک مسلمان دەزانی وەکو چوایە بڵێن کاکە چێ بە ڕۆژووە با بهێت ئێوارێ داوەتی بکەین بەس خەڵکی بێ ڕۆژی بن خەڵکە بە ڕۆژەکان بڵێن وڵای ئێوە بڕۆن کاکە ئەوانەی بێ ڕۆژنە بڕۆن نانی بخۆن ئیفتار و سایم بکەن ئیفتار و سایم بۆ بێ ڕۆژوا بکرێ کورە ئاخر ئەوانە چ عیلاقەیان بە ئیسلامەتی و دینی و هەیە ئەی هاوار گوناحبارە بن لەسەر ئەو دەنگە شاهدیدانی بدرو حاش حاضری پیغمبر صلی الله عليه وسلم عقوبەکەی چییە لە فەرمووی ئەلا ئونەبئکم بئەکبەر الکەبائر ئاگادار بن سێشتان پێ دەرێم لە هەموو شتێکی گوناحترە یەکەمیان فەرمووی الاشراک بالله پاڵی دا بۆ پیغمبر صلی الله عليه وسلم فەرمووی شەریک بۆ خوا پەیداکردن دووەم فەرمووی ئازیەتدانی داکوباب سێمین فەرمووی ئەلا ئاگادار بن وشهادة الزور شاهدی بدرو ئەوەندەی دووبارە کردو پێغەمبەر صلی الله علیه وسلم سەحابە فەرموویان لەیتەهو سەکەت خۆزگە بێدەنگ بووبە زیان بە پێغەمبەری سوتا عەلەیهی الصلاة والسلام هەندی خۆی ئەوەندە ئەزیەتدا قورجی مبارەکیان دەبڵێ ئەلا وشهادة الزور ئەلا وشهادة الزور ئەلا وشهادة ئاگادار بن ئاگادار بن ئاگادار بن و شاهدی بدرو شاهدی بدرو شاهدی بدرو نەدەن يعني أعني شهادة الزور بڵێ مامۆستا با پرسیارێکتر بکەم بڵێ سۆران لای تۆ یعنی چی؟ سۆران یعنی هەموو هیواتەکانی من بەڕاستی سۆرانم ئەوەندە خۆشەوێ وەڵا ئەگە پۆدکاست نەوا دەگریام بۆ لەبەر زۆرم خۆش دێ سۆران لەبەرەوەی چی یادگاریە حڕەتی گەنجاتی خۆم لە ساڵی کۆتایی 2003 کە لە کولێژی شەریعەت تەخەڕوجم کرد چوومە سۆران بە کاسبی و بە مەلاتی و حتا 2023 ئەم لەو سۆرانەی بووم یعنی 19 ساڵان خۆشترین ژیانم هەبوو لە سۆران ئەوەندە دۆست و برادەر و خۆشەویست و عزیز و مخلصم هەن ئەڵای کەماتیانەکەم خوا عالیم الغیب وازانم برای دایک و باب من ئەو ئێستاش هەروایە ئێستاش هەروایە وڵی دەیان بینم بۆ دەزانم لە یەکێکم لە ئەو عایلەنی دام وازانم ئەم کوڕەکەم لە عایلەی وان برای ئەوانم بە تایبەتی یعنی 26 گوڵان بۆ من زۆر شتێکی گەورە بوو و هەندە گەڕەشی دیکە هەندێک فەقیر و فەقاری تێدا لە دەوریمە بووینە وەکو بەختیاری و وەکو هەندە گەڕەکی دیکە یعنی لای من زۆر خاصن زۆر سۆران زۆر خاص یعنی خەڵکێکی هەند دڵسۆزم هەیە لەوێ قەسەم بەخوای گەورە ئەوەندە شەرم لە خۆم دەکەمەوە کە هێندە ڕێزم دەگرن هێندە خۆشەویستیم لە بۆ دەردەبڕن هێندە فیداینە شەرم لە خۆم دەکەم دڵم یا ڕەبی ئەمن قەت ناتوانم وەکو ئەوەی کەوان بۆ من فیداینە من وهان بۆوان فیدایم ئێستا شەرم دەکەم یا ڕەبی ئەمێن ببمە ئەندام پەرلەمانی عێراقی ئێستا ئەندام پەرلەمانەکانی کۆمەڵی نیوە مەعاشە لێ دەستینەوە پارەی حیمای و شتەکان و حیمایەکان هەموو لەو کۆمەڵینە دەبی چ بکەی لەو نیوەی خۆت دەبێ ئەو خۆشەویست و عزیزانە زۆر احتیمامیان پێ بدەی بە تایبەتی ئەوانەی کە لە فەقیری و هەژاری زۆر ئەتوجێی ئومێدیوانە بووی دەبێت زۆر دەبێت ئەو ئومێدیان بزر نەبیت یعنی بۆ من قورسە بەڕاستی دەرچوون لەو پەرلەمانی بارگرانێکی هەند قورسە
بەس لۆ خەڵکی باریان سوک دەبی بەڵام ئەگە دەنگمان پێ نەدەن ئەوان باریان زۆر گران دەبی ئەمەش بارمان سوک لە خۆمان لە ماڵی خۆمان دادەنیشین دەست بە کەسابەت و منهەجی خۆمان دەکەینەوە کێشت نییە ها مامۆستا عشیرەتی سوورچی بەچی بەناوبانگە والله عشيرتي سورتي طبعا خواي جورا فرمي يا أيها الناس إنا جعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله يتقاكم إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل قبيلة شعب يعني تركي عربي إنجليزي قبيلة أنا سورتي خوشنا وفلان أوانا لتعارفوا بس لبو تعارفة لتحاربوني لتعاركوني لبوشتانني لتتفاضلوني بلام بەڕاستی شانازی دەکەم کە خوای گەورە ئەمنی خەڵق کردێ لە عشیرەتێکی کە بەغیرەتن میوان دۆستن بە مووقیفن بێوەفانین ئەگەر لەگەڵت هاتە سەفەری حتا ئاخیری لەگەڵدا ئەگەر لەگەرت بەتوی گوت تەواو لەگەڵت دامە ئیتر من المهدی إلى اللحد خۆت پێوەماندوو دەکا زۆربەی زۆری وان لە ناوانیش باش و خراپ و هەموو شتێک هەیە بەڵام عشیرەتەکی یەکگرن عشیرەتەکی شەرم لە خۆکەرەوەنە پیغمبری شفرمی صلی الله علیه و سلم انسان حیا نما هیچ نامینی بلام حیا لقمه ده شرم و حیا و احترام و رز لنا و ام الحمد لله لنا عشیرته كان دشتم زور كيف بدين بالكاتي زور میوان دوستن زور دوست خوشنا و زور مثقفن يعني اوانا ناكا حزبات مزباتي كان بارزاني كان للصوران زور بالرز بون هرشا كان زور يقرو قشتو يعني محترم بون يكيك همو عشيرته كان يعني دائما عشائر زور خوش مامسا رزي مامستان دقرن كقلت قال الله قال رسول الله صلى الله عليه وسلم جوت لي را دقرن شتيان بو خوايا زور يعني او احترامه زي جايش تتكتي هذا بيتو بلام كسك كأوشتاني لله هيس نبي زور بس أحمد جوت لي را دقري تكا هاتو لابن مالا شي كصلحة كتبي دقريب زام كشي ريش سبيانا نبوني الريش سبيو نبوني عشيرته وانا توزك إنساني بزحمة دخي تعامل لقري وزحمتك زحمة لقضية ما وصى لخليفان شن كانديد هي تاك كانديدي خليفان مامن يا كانديدي ليني لقضاي خليفان لمن زياتر سورتي بي لخليفان بي بس أمن لهمو عشيرتي سورتيش لبياوان بس أمن سورتي لبازني هوليري هي سورتي جدا لهمو بازني هوليريش لهمو بازني هوليري تنها من ما مستوي مزجوتم ياك ما مستوي اللي هيت حزبيشي نا علماني نا إسلامي هيت ملاك كانديد نكراوه تنها كومر من يان تكليف كردو كانديد كردو بله لقال زور بهوليري لبرندي سكتوا بي إن شاء الله لقال وايك ما مستوي عيني خوي كانديد كابو برلمان ما مستوي أي مامستا لقال أنا من بوخم كانديدك يعني أمان لمقابلة شركة باسي أوم كل أستاذ كاتي خوي سلف ناندهشت كسك دكانة شيء بسيط يعني دكانة شيء اعتيادي شد بفروشه حتى فقه معاملاتي نخوين دبا بو لو غلطنك حلنك باش لو برلماني أو همو ياسا دردكري جاري واهية ياساك تماما عكس الشريعة الإسلام بلام أواني لوينك كسيان ملانيا دروا تيدا بري تثبيت دبي تازة بفرعونش ناقوري باشا هبوني ما مستايش واجبني له مجلسي بلكو دبي لسطح حفتي ما مستاي آيني بانا چونکە یاسادانان ئیشی خوایۆر ئیشی عەبد نییە بەڵام ئەوە یاسای دنیاوین جاری وایە تەئسیر لە دینت دەکەم پەروەردەی ئیسلامی ئێستاکە لە خەتەرێکدایە لەوەتێ ئەو دوو حیزبانە حکمی کوردستانە دەکەن پەروەردەی ئیسلامیان لە مەکتەبێ لە قوتابخانەکان ئەوەندە زەعیف کردووە ئێستا جیلەشی بێدین خەڵکە دروستەبی لە حەلال و حەرام هیچ نازانی یەک ئاەتی قورئانیشی لەبەر نییە ئەو مامۆستا برادەرێ وت ئەگەر بەپێی مەکتەبەکان بێ مناڵەکانمانە تەمەنی 25 ساڵیش فێری نوێژ نابن ئەگەر اعتمادیان لەسەر خوێندنی مەکتەب بێ والله ئەگەر مامۆستایەکان منهەجی ئێستایی بەناو پەروەردەی ئاینی و پەروەردەی ئیسلامی بە تەڵەبەکان برێن ئەگە وەکو خۆی پێیان بڵێن نەک فێری ئیسلامەتی نابن خوا عالیم الغیبە نە حەلال و نە حەرام و نە لە خوا ترسان و نژن هینان و نخێزان و یەکشت نامینی بەناوی ئیسلامەتی وەکو ثقافتێکی عام کابرایەکی مەسیحیش زۆر زیاتر لەوانە شارەزاتر دەبی ئەوانیش جارجارگەکن کەسێکی هێزەوقان لێ و ڕەمەزانێکی لەوانەی بڕک بخوێنەوە خلاص جیلێکی بێدین دەردەسی مامۆستا جەنابەت بۆچی لەگەڵ کۆمەڵیت ئەنی بۆ کۆمەڵە هەڵبژاردووە جیاوازی تۆ لەگەڵ مامۆستایەکی ترچیە کە کۆمەڵ نییە کە کاندید نییە و کاری سیاسی ناکا بنمونە مامۆستایانی پێشادەیان گوت مەلا
نابێ پەیوەندی بە هیچ کەسەوە بکە لۆ خۆی دانیشی تەدریسێ بکە و عیبادەتی خوای گەورە بکە کەلیمەشی زۆر خۆش و زۆر ئاسانیش ئەوها بەڵام فەرقی من لەگەر مەلایەکی کە سیاسی نییە کە کۆمەڵ نییە کە ئیش ناکە کە خۆ هەڵ نابژێری کە نەچۆتە ناو حیزبی ئیسلامی دووشتە ئەو ڕازیە بە واقعی تەسلیمی واقع بوو ئەو قاپ پێدەری وەرە دەچی دەجارش ئەو قافە بە دوای مەدان ناردووە وەرن بۆ ئەو قافی کاکە بۆچی بین ناڵێ بۆچی دین تا دەچین تەماشا دەکەین داوەتی ئەندام پەرلەمانشین داوەتی مەسئولەتی حیزبی ئەمەیان بردۆتە مەلایەن لە سۆران بردوونەتە یەکێتی زانایان گوتیان زەحمەت نەبی لێرە جێمان نییە قاعیمەش گەورەتر بوو لە لقی یەڵە بیان بن لە بۆ لقی بردویان تا لقی پارتی وەڵا پیرۆزبایی لە مەسئول لقی دەکەین فەقیرانە مەلا مامۆستای ئاینی یعنی شەرویان لە خۆ تەسویر کراوێنەشیان گیراوە چۆن مامۆستایانی ئاینی سۆران هاتوونە پیرۆزبایی لەسەر لە مەسئول لقی سۆران بکەن وەڵڵاهی وبیللاهی هەر ئاگاشە لە چنێ بووە جا بە زۆری ئەوان لە ئێمە دەکرد سبەی نێوەرە ئەوقاف ساعەتەندەی لۆ چیە دەیانگو نازانین مۆڵەف دەیگو نازانم چییە یعنی لە ئەوقاف تەلەفۆنیان بۆ ئەو مامۆستانەی مە تەسلیمی واقع بوون یەک دووەم هەوڵ نادەن لە بۆ گەڕانەوەی حکمی ئیسلامی ئەمن لە ناو جەمعێکم ئەو جەمعە لە 78 دروست بووە ئەو جەماعەتە بەناوی بزنەوەی پەیوەندی ئیسلامی هەتا ئێستاش لەگەڵدابی هەتا ئەمریکا سیلا چەکی کردن چەکیشان لە دەستی بوو جیهاد بکەن لە پێناو خوای گەورە لە بۆی تەغیری واقع بکەن حکمی خوای گەورە لەسەر ئەو کوردستانی تەطبیق بکەن هەر بەو نیەتەش لەگەڵیان داما ئەگەر خوای رب العالمین دەسەڵاتی داین زمانێک حکمی قورئان تەطبیق بکەن جا بە ئینتیخاب بێ بە داواکردن بێ ئەگەر ڕۆژێک هاتە پێش خوای گەورە جیهادی هینا پێش بە جیهاد بێ بە هەر شتێک وەسیلەیەکی شەرعی کە عولەمایان ڕیان پێدا بوو دروست بێ بەو قادرمێ سەرکەوین لە بۆ گەیشتن بە حکمی ئیسلامی ئەگەر مردیشی نەگەیشتن پێی ئێمە لەنەوە ئەو کەروانە داین ئەمە لەگەر جەماعەتێکی ئیسلامدان بە شانازیە و مامۆستاکەمێ مامۆستا عەلی باپیرە و بەیعەتم پێداوە تا مردن بە ئیزنی خوای رب العالمین لەگەر ئەو جەمعە داما ژیانم مردنم قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين لەگەر ئەو جەماعەتە ئەبم بۆ ئەوەی نەبمە أو كسي لجماعة مسلمان دادا بري إنما يأكل الذئب من الغنم القاسية بو يد الله مع الجماعة لسه تطبيق به بو أويك پیغمبر فرمی صلی الله علیه و سلم علیکم بالجماعه بما او جماعتها استلو ظروف او جماعته وجماعتي كبيغمبر فرمی صلی الله علیه و سلم لقى جماعه المسلمان دابت كجماعتي شي وسطا نشلن بري ولا باورمن بسلاحينيا نطندن سلاح للسريع عالمي الراجل بها مشتك سلاح بي نا جماعتي كان الحمد لله لكاتي دعوة كان لكاتي جهاد يعني كردو لكاتي انتخاب بانتخاب دمانه دفاع لدين اخوي جوركن لكاتي برلمان لبرلماني لكاتي سرزاده لسرزادين حتى ريش شرعي عالمي زور قوري هوليري بيقوتم استا اخوي ورش فايده نخشها والله ملا احمد اشتكت بيدلم خو من كوملني قلت بس قسم بخوا اوي كومل ديكا او صداستي اسلامتيا قلت لبر اوي استا اوي او عندي كان لو زياتر ناكري والله بياو زمانية وعالم ومدرسة والله نكو مليشا نعلاقة شبه كومالي وهي ندينا رشيشي دادين كومال نمنة شبه كومالية كاو خصيبة من زمان مستاني هوليري أميان خوش دي ها يعني كلاقر كومال داينا بس ناويرن فقيرانا زور تتجينا الآن مشكلش اللو درس دبي يعني باو كمان مستوى واحد سمة حجري قلت ما وستا والله لو بري فقير له خلد صلاة نزي قلت ما وستا موعدك ما قلت أما صوت موعده ما دارش اللي زيخوت بيش اللي قلتوا ما وصا بكاتك كما دمي بسرهات قصيك خوش جنابت ما وصاي عيني لو أنا يك دنيا قصي خوش اللعبة بسرهات اشتكي خوش مان بوب جرره بسرهاتك خوش والله اشتي خوشم لجان زور هبوة اشتكى زور تايبت بيو يادگاري بيو بير النتشو والله بنشر زار مقصة جرى دبان هذا دي صدق جرمه أو طبعا ما مستا لمزجوتي زور شتان دبيني مش دايم لنا مزجوتي ناشتي ناوز مزجوت زور دبينين فقيبون لمزجوتي كاواني لهوليري صماعتي داخلي هبو لمزجوتي صماعة داخلية كبس دنجلنا مزجوتي بو ما عاديش زور بغيرته وبالتش بو هات جو بيعوش قديم يعني بيعو بمعنى كلمة بغيرته أنا هات جوري بيستنيش دا بسي همش فقيبون قلت مام حاجي بدنجش لسرخ قلت مام حاجيش تماشيتش ولا كل كسي نديد قلت ولا شيء كرة زيزاني فقينا وزن قلت مام حاجي أمان ملك الموتم تمام الروح بتشش مخوت حاضر كلهم مرني مام حاجي تماشيتش كتو دري دنجي نكست
لە دوای من ئەمیش هاتمە دەرێ لۆ فەقەیەکم جێڕاوە فەقەیەک ئێستا لە هەولێرە فەقەیەکەش لە دوای من چوو بە مام حاجیش تریوت مام حاجەکە نەخۆش کەوت لە ترسان ئەو فەقیرە عشایر نەبوو زۆر ترسا بوو ئیدی دوای گوتم مام حاجی ئەوە چ بوو لە ژۆرێ ئەو دەنگە هات گوتی مام حاجی خۆت حاضر کە من مەلەک المەوتم تەماشای چیم کردی ئەوە تو بووی کوڕە فەقێ وەڵڵا وەمزانی ئەو دەنگە لە غەیبێ هاتیە زۆر بەغیرت بە هیچ جێلی نەبوو ماشاءالله ئەمن بەم لەوانێ بساڵە زۆر شتی غەریبم لە مزگەوتێ دیت جوانترین من منظر لە مەلایەتی من کە دیتیتم لە چەند ساڵن ئێستاش ئیمامەتی دەکەم سۆرجار لە مزگەوتان مەسەڵەن صاحب مزگەوتەکەی بەم دەڵێ مامۆستاوەرە ئیمامەتیمان لۆ بکە کاتێک ئاوڕێ دەدەم و سەلامی دەم و لە نوێژێ دەبینم پەنجەی هەمان ئەو ها دەڵێن ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله جوانترین دیمە لەلای من ئەو پەنجەیە لەبەرەوەی کاتێک دەبیم شێتێک دێتە مزگەوتی مامە حاجێک دێتە مزگەوتی دەوڵەمەندێک دێتە مزگەوتێ دەبینم گەنجێکی منداڵێکی کچکۆکە دێتە مزگەوتی هەمویان کە پەنجەی ئەوها لێ دەکەن ئەمن وا دەزانم ئەوانە لە سبەینی هەتا ئێوەرە لۆ من ئیش دەکەن کە دەڵێن ئیلا الله هەندم کەیف دێ ئەوە چکەوە علامەتی وحدانەتی خوای گەورەیە دەڵێم خوای گیان لەبەر خاتری ئەو پەنجەی لیان خۆش بکە بەرزی دەکەنەوە ئەوە لۆ من گەورەترین شانازیە ژیانم هەر لە مزگەوتان بووە لە کول چار ساری کولی شریعە لە مزگەوتێ بووم کەچی لە دۆچێ مەمنوع بوو تەڵەبی کولی شریعە لە مزگەوتان بن خوای گەورە تەوفیقی دابووین خوا خیر بن سیما وەسەلام محەممەدی مزوری دیفاعی لێکردنی 2000 دەریان کردین هەر لە مزگەوتێ بووم لێرە هەر لە مزگەوتێ بووم لە دهۆکە لە مزگەوتێ بووم حتا کولیەشم تەواو کرد بەڵێ لەش ساوە ماوەسا دەمێ پەیوێکی کورد قسەیەکی کورد بۆ دەنگدەران چیان پێڵی ئالێرەوە بەس بە کورتی پێشواز دەکەن پەرلەمانتار یعنی وەکیل یعنی ئەمە دەڵین الوەکیل و کەلئەسیلی کە من ئێستا لە جیاتی خۆ جەناتم نارد گوتم بڕۆ ئەو سوڵحەی بکە بە هەندە پارەی بڕۆ ئەو سوڵحەی بکە یعنی حتا پیاوەک دەتوانێت بڵێ برێت وەکیلیم بە بڕۆ کچی من لە فلانی مارەکە یان بڕۆ فلان ژنەی لە من مارەکە یعنی دروستە لە جیاتی کابرا بچی لە جیاتی تو بچی عەقدەکەی بکە وەکیل ئەو کەسی وەکیل وەکو کەسەکە وایە تەواو الوەکیل كالأصيلي إلا لهندك مسألة كافر بونو أنا نبي يعني ناتواني لبجاتي بالريال بدا أو برلمان تاراني كده تنبو بغدا وكيلي أو ملة وكيلي كين وكيلي أو ملة هلا تركيش بيدلين ملة وكيلي يعني برلمان تار العربي درين النائب يعني جيجريتو لجاتي تدسي تخواكي نوينري كسيشي نويشكر نويش نكريك بي أذا كاكا شتێشیت کە تو خوداکەی علمانیەکان باوەڕیان وانییە کە شریعەت بە کەلچی ئەوەی دێ حکمی خەڵکی پێ بکە هەر ئەوەندا گەورەترین خەتەرە لە عەقیدە و بیر و باوەڕی ئەو حیزبە علمانیانە و ئەو خەڵکانش کە دەیانکەنە نوێنەری خۆیان ئەوەندەیان بەس ئەگەر بۆی تێنەگەن لە جیاتی مەلایەکی بنێرن لە جیاتی ئیسلامیەکی بنێرن خەڵکێکی علمانی بنێرن عافیەتیان بێ ئەوە وتعاونوا على الإثم والعدوان بەڵام ئەگە ئیسلامیەک و مەلایەکن نەر ئەوە تعاونوا على البر والتقوى دەستەکان خۆش مامۆستاگیان زۆر سپاس بۆ ئەم جارە ناڵێم ئەڵێم مەلا ئەحمەد لەبەرەی پێت دەستەکانە خۆش سپاس دەکەم مامۆستای بەڕێز بەم کاتت بە ئێمە بەخشی دکتۆر ئەحمەد سۆفی حامد کاندیدی ژمارە 3 لە بازنەی هەولێر لە لیستی ژمارە 285 کۆمەڵی دادگەری بەڕێزان زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوکو ئێستا کاتی خۆتان بە ئێمە بەخشی تا گەیشتنەوە بە ئێوە و لەگەڵ کاندیدێکی تر بە خواتان ئەسپێرین خواتان لەگەڵ